سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بە بانکێشتی فەرمی حکوومەتی ئەمریکا لە واشنگتۆنە کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی گرنگ ئەنجام دەدەن بێگومان ئەم سەردانە گرنگ دەبێت بە تایبەتی لەم کاتەدا کە کۆمەڵێک هاوکێشە لە ناوچەکەدا لە گۆڕاندان. من لە سەرم بابەتە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا زیاتر قسە دەکەم لە فلۆریدا و میوانێکم لەگەڵە بەڕێز کەنس تیمەرمان سیاسەتمەدار و لێکۆڵەر. بەڕێز تیمەرمان سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ دیدگای بەڕێزت سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا بزانم ئایا ئەمریکا ئێستاش هەروەکو هاوپەیمانێکی استراتیژی گرنگ لە ناوچەکە چاو لە هەرێمی کوردستان دەکات و چاڕوانیەکانی چییە؟ بەدڵنیاییەوە ئەمە زۆر ئاشکرایە کە هەرێمی کوردستان هاوبەشێکی و هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکا بووە لە دوای 2023 دیاریکراوی کاتێک هێزەکانی ئەمریکا لە باکووری عێراقەوە لە مووسڵەوە هاتنە عێراق و دواتر لەگەڵ هێزە شەڕکەرەکانی کورد و سووریا یەکیان گرت تا شەڕی لە دژی سەدام حوسێن بکەن. ئێستا لە ئیدارەی ترامپ زۆر ئاشکرایە خواستێکی جددی هەیە دیپلۆماسیەت لە ڕێگەی بازرگانیەوە بکرێت. هەر کاتێک دەبینین سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چی هەیە دواتر لە ڕێککەوتنێکی ئابووری بکرێت لە ڕێککەوتنێکی بازرگانی پێشکەشی ئەمریکا بکرێت لە بەرژەوەندی ئەمریکا دەبێت لە بەرژەوەندی کۆمپانیەکانی ئەمریکا دەبێت. ئەمە زۆری بیرکردنەوەی دۆناڵد ترامپە ئەویش ئابووری ئەمریکا پێش هەموو شتێک. لە کاتێکدا سیاسەتی هەرێمی کوردستانیش پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان و ئەمریکاش زۆر باشە. کەواتە بە لەبەر چاوگرتنی ڕووداوەکانی ئەم دوایی عێراق و ناوچەکە چی لە پەیوەندیەکانی داهاتووی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا چاوەڕێ دەکرێت؟ ئایا هەرێمی کوردستان چه پێگەیەکی گرنگی ژیۆپۆلۆتیکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە جێی سەرنجی بەرپرسانی باڵای ئەمریکا بێت جگە لە بواری بازرگانی و بەرهێنان؟ من هەمیشە وتومە دوو گەورەترین مەترسی کە بەرامبەر هەرێمی کوردستانە لەلایەک هەڕەشەکانی تورکیا لەلایەکی دیکەش هەڕەشەی ئێرانە. ئێستا ئەو دوو لایەنە هێشتا لەبەر دەواازەکە وەستاون. تورکیا وا دیارە ڕێککەوتنێکی لەگەڵ دۆناڵد ترامپ کردووە کە بریتە لە ڕاگررتنی تونندوتیژیەکان لە ڕۆژاوای کوردستان. ئەمەش مانای ئەوە دەگەێنێت حکوومەتی تورکیا ئاشتی ڕادەگەێنێت لەگەڵ پەکەکە. هێشتا نەگەیشتونەتەوە مخاڵە بەڵام ئەمە لەسەر مێزە هێشتا ماوە. لەلایەکی تریشەوە ئێران با بڵین مەترسیە گەورەکەیە لە بەردەم دەواازە ئێوە وەستاوە بینیومانە هەلیکۆپتەری ئێران هاتووەتە شاخەکانی قەندیل میلیشیاکانی کوردی لەو ناوچەیە بردومان کردووە. ئەمەش شتێکە دەبێت بوەستێت. زۆر باشە. ئاماژەت بە دراوسەکانی هەرێمی کوردستان کرد تورکیا، سووریا و ئێران کە کۆمەڵی گۆڕانکاریش لە ئەو وڵاتانە ئێستا خەریکە ڕوودەدەن و ڕوویان داوە. پێت وایە دراوسەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم وڵاتانە و نزیکبوونەوەی هەرێمی کوردستان و بەهێزکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بۆ ئەمریکا دەرفەتە؟ ئەمریکا لەم بوارەوە چی لە هەرێمی کوردستان دەوێت؟ لەو بڕوایەدام کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا هەم لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە. 20 ساڵە بەم شێوەیە بووە. 20 ساڵە منە قسەیە دەکەم لەگەڵ دۆستەکانم لە هەولێر و شوێنی دیکەش لە واشنگتنیش بە هەمان شێوە. وەکو دیارە هەرێمێکی کوردستانی بەهێز یارمەتی دەرە بۆ بەغداش بۆی زیاتر لێبوردە بێت زیاتر کراوە بێت بۆ بەشەکانی تری جیهان. یارمەتی دەریش بێش بۆ ئەوەی بە لادمان نەچێت هێزەکانی هەرێمی کوردستان بوو پێشمەرگە بوو یارمەتی دەر بوو لە تێکشکانی داعش بەتەنیان نەیدەتوانی داعش تێک بشکێنێت. هێزەکانی داعش لە ناو هێزە ئەمنیەکانی عێراقدا بوونیانە بوو. ئەم پەیوەندیە ئەمنیەی هەرێمی کوردستان و ئەمریکا لە بەرژەوەندی ئەمریکا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی بەغداشە. من کە بنکەیەکی ئاسمانی ئەمریکا شەبێت لە هەولێر. باشە کەواتە پێتان وایە بەرفراوانکردنی ئەم پەیوەندیانە بە تایبەتی لە بواری هاوکاری ئەمنی و هەروەها سەربازی
و هاوکاریەکان لە بوارە بەرفراوانەکانی ڕوبڕۆبوونەوەی تێرۆر چی لە بەرژەوەندیەکانی ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ ئایا لە چ ئاستێکدا بەردەوام دەبن؟ ئەمریکا ئەوێت چۆن هەرێمی کوردستان وەکو پێگەیەکی استراتژی و پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە چاو لێ بکات؟ لاتان نەچێت دۆناڵد ترامپ سەرۆکێکی ئاڵوگۆڕی بازرگانیە، ئەو دەیەوێت ڕێککەوتن بەدەست بهێنێت، ئەو ڕێککەوتنی دەوێت لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ نمونە لەبارەی سەرچاوەکانی نەوت. ئەمەش هۆکارێکە ڕێگە خۆشکەرە بۆ گەیشتن بە ڕێککەوتن، ئەمەش لەلایەکی ترەوە قبولکردنی بەغدای دەوێت. ئەمە بابەتێکی گەورەترە. سەرۆکی ئەمریکا دەیەوێت ئەمە ڕوو بدات، دەیەوێت هەرێمی کوردستان سەرچاوەکانی نەوتی زیاتر بەرەو پێش ببات، سامانەکانی تر زیاتر بەرەو پێش ببات، دەیەوێت دڵنیایش بدات کە هەرێمی کوردستان لە ئاشتیدا بژی لە نێو دەوڵەتی عێراقدا وەکو بەشێک لە عێراق و حکوومەتی عێراق، نەک هەمیشە لەبارەی داهاتەکانی نەوت لە ململانێدا بن. زۆر باشەیەکێک لەو بابەتە گرنگانەی کە لە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا باسی لێوە دەکرێت بابەتی وزەیە. بەشداری لە کۆڕبەندی وزە لە واشنگتۆن دەکات. پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کێسا کۆمەڵێک بربەست لەلایەن بەغداوە لە بەردەم هەناردەکردنەوەکەدا هەیە. ئەمریکا توانێت گوشار بکات لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان؟ چ گۆڕانکاریەک لە دوای ئەم ڕێککەوتنانە ڕوو دەدات؟ من ئەو زانیاریە وردەم نییە، هیواخوازم زانیاریم بۆ باسم کرد بە، بەڵام زانیاریم نییە. چەند ساڵێک لەمەوبەر بڕیارمدا لە خۆمەوە بابەت دروست نەکەم، بۆیە هیچ وەڵامێک نادەم. بەڵام گفتوگۆکان ئایا ئەمریکا یارمەتی هەرێمی کوردستان دەدات بۆڕی هەناردەی نەوتی نێوان عێراق و تورکیا بکرێتەوە یان نا؟ تێدەگەم بەڕێز بارزانی پەیوەندیەکی باشی لەگەڵ حکوومەتی تورکیا هەیە، ئەمەش یارمەتی دەرە. بە هەمان شێوەش سەرۆک ترامپ پەیوەندیەکی باشی لەگەڵ سەرۆکی تورکیا هەیە، بۆیە ئەگەری زۆرە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی عێراق تورکیاوە بچێتە جیهان، دواتر بچێتە نیویۆرک. بەڵام ئێستا پێویستمان بەغداشە. بەغدا چەندین ساڵە لەلایەن ئێرانەوە کۆنتڕۆڵ کراوە، بۆیە ئەگەر بڵێم مەزندەیەک بکەم، سەرۆک ترامپ لەوانەیە بێتە ڕێز هەولێر بەرامبەر بە بەغدا. زۆر باشە. لە کاتی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەمریکا لە خولی دووەمی سەرۆکایەتیدا لە کۆشکی سپی دۆناڵد ترامپ، ئەمە یەکەم بڵێن سەرکردەیە وەکو سەرکردەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەردانی کۆشکی سپی بکات و لەگەڵ دۆناڵد ترامپ کۆ ببێتەوە. ئەمە ئەم متمانە و هێزەی هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە چی سەرچاوە ئەگرێت؟ ئەمریکا چۆن دەڕوانێتە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتێکی سەقامگیری ئاڵۆز ناسەقامگیری ئاڵۆزدا؟ سیرکن لە بڕایدام ئەمە گرنگە، بەڵام لاتان نەچێت بنیامین نەتەنیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیل دوو جار هاتووەتە بە واشنگتن، بۆیە بەڕێز مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان یەکەم سەرکردە نییە بێتە واشنگتن، یەکەم سەرکردەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. ئەمە زۆر گرنگە، ئەم سەردانە زۆر گرنگە. چەندین جار سەرۆکی ئەمریکا باسی لە پەیوەندی کەسی خۆی کردووە لەگەڵ سەرکردەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەردانەکانیمان بینی بۆ سعودیا، بۆ قەتەر، بۆ ئیمارات. سەرۆک ترامپ زۆر ڕاشکاو بوو کە پەیوەندی تایبەتی لەگەڵ ئەو سەرکردانە هەیە، ڕێزیان لێ دەگرێت، وەکو دۆست سەیریان دەکات. هیواخوازم هەمان دۆستایەتی هەبێت لەگەڵ سەرۆک وەزیران مەسرور بارزانی، ئەمەش ببێتە هۆی نزیککردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و واشنگتن. زۆر باشە. داهاتووی پەیوەندیانە چۆن دەبینی لەگەڕی ئەم ڕێککەوتنانەی کە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش لە بواری و بەرهێنان ئابووری، هاوکات ئەمنی، سەربازی و هەروەها هاوکاریکردن و پاڵپشتیکردنی هێزەکانی پێشمەرگە لەلایەن ئەمریکاوە بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت؟ ئایا ئەمە ئەچێتە چه چوارچێوەیەکەوە لە داهاتووی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستانەوە؟
لەو ڕوادام ئەمریکا دەیەوێت پێشمەرگە وەکو هێزێکی یەکگرتوو بێت، یەک خراو بێت، یەک هێز بێت، نەک دابەش بێت، بەڵکو لەژێر دەسەڵاتی یەک حکوومەت بێت بۆی دەربڕینی خواستی حکوومەتی هەرێمی کوردستان بێت وەکو یەک هێز. بە هەمان شێوەش دەیەوێت ئەمریکا دەیەوێت هێزی سیستەمی بەرگری ئاسمانی لە هەرێمی کوردستان جێگیر بکرێت. لە باوەڕدانیم تا ئێستا ئامادە بن ئەم سیستەمە لە هەرێمی کوردستان جێگیر بکەن، چونکە بەغدا ڕێگرە و بەغداش لەلایەن ئێرانەوە کۆنتڕۆڵ کراوە. ئەمە ئامانجەکەیە دەیەوێت هەرێمی کوردستان وەک بەشێک بێت لە هاوپەیمانیەکی هەرێمایەتی بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانەی کە ئازادیان خۆش دەوێت. زۆر باشە، کەواتە زۆربەی وڵاتان بۆ چونیان وایە کە هەرێمی کوردستان یەکێک لە وڵاتانی سەقامگیر و ئارامە لە ناوچەکەدا، کەواتە ئەمریکاش لەسەر بنەمای ئەو سەقامگیریە و ئەو پەیوەندی استراتیژیکە بەرژەوەندی هاوبەشەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان دادەڕێژێتەوە. تێڕوانینی ئەو بۆ داهاتووی ئەم پەیوەندیانە چۆنە؟ لە بڕوادام ئەمریکا سیر دەکات کە پەیوەندیەکی درێژخایانی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. بالایات نەکەین هەرێمی کوردستان لە دوای 1994ەوە لە دوای یەکەم جەنگی کەندا و بینیمان چەند جارێک گۆڕانکاری هەبوو، بەڵام دوای ڕوخانی ڕژەمی سەدام حوسێن پەیوەندیەکە بووەتە درێژخایان و بەردەوام بووە. ئەمریکا وەبەرهێنانێکی زۆری تێدا کردووە، بە پارە، بە کات، ژیانێکی زۆری بۆ تەرخان کردووە، سەربازی خۆی بۆ تەرخان کردووە، فەرماندەیی کردووە بۆ پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان. بۆیە درێژخایان دەبێت لۆ باوەڕدانیم نەمێنێت. باشە، کەواتە ئەمریکا چی لە هەرێمی کوردستان دەیەوێت و دەوێت و ئەوێت کە لە داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات؟ سیرکرد هەرێمی کوردستان دەوێت ئەمریکا دەوێت هەرێمی کوردستان سەقامگیر بێت، ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر بێت. نەک تەنیا ئەمە تەنیا ئامانجی سەرۆک ترامپ نییە، بەڵکو ئامانجی سەرۆکەکانی پێشووتریشە دەیانەوێت هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێت لە سەقامگیرکردنی ناوچەکەدا. با لە یاد نەکەین سەرچاوەی سەرەکی تێکچوونی سەقامگیری یەکێک لەوان ئێرانە. ئێران یاخود تاران بەردەوامە لە دەستوەردان، نەک تەنیا با بڵین لە عێراق سیر دەکەین چەندی ململانێ هەیە، بەڵام لە هەمان شێوەش خەریکی چارەسەرکردنی دۆخەکەین لە وەکو ئەمریکا. بۆ نمونە ئەمە بابەتێکە هیواخوازم حکوومەتی ئێوە لەگەڵ سەرۆک ترامپ و ڕاوێژکارانی باس لەوە بکەن چۆن دۆخەکە چارەسەر بکەن لە هەرێمی کوردستان. کەواتە هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕێگەی پاراستنی سەقامگیری خۆیەوە کاریگەری لەسەر سەقامگیربوونی ناوچەکە و وڵاتانی دیکەشدا بنێت، و ئایا توانیوێتی ئەو متمانە بەهێزە دروست بکات کە وڵاتانی دیکەش بە هەمان دیدگای ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی چاو لە هەرێمی کوردستان و دۆخی سەقامگیری لە ناوچەکەدا بکەن؟ بەڵێ، لەو باوەڕدام جارێکی دیکە دووبارەی دەکەم ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق بێت، بەشێک لە عێراق نەک وەکو دەوڵەتێکی سەربەخۆ لەم ساتەی ئێستا، ئەوەیە دەری بخات ئەگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەیەکدا کە پڕ بووە لە توندوتیژی، پڕ بووە لە توندوتیژی ئاینی، پڕ بووە لە تیرۆر. ئەگەری هەیە ناوچەیەک هەبێت لەو ناوچەیەدا سەقامگیر بێت، ڕێک بێت، نزیک بێت لە ڕۆژئاوا، نەک لەلایەن توندوتیژی ئیسلامیەوە کۆنتڕۆڵ کرابێت، لە ئایندەشدا کار بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی بکاتە. ئەمەش ئەو پەیوەندیە سەرۆک ترامپ دەیەوێت دروست. باشە، لە کاتێکدا کە ئەمریکا جەخت لە بەردەوامی پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە پاڵپشتی سەربازی و لۆجستی بۆ هێزەکانی پێشمەرگە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بەردەوامی ئەم پەیوەندیە دەکاتەوە، لەلایەکی دیکەوە لە عێراق باس لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا لە عێراق دەکرێت. ئایا ئەم نزیکبوونەوەی ئەمریکا و هەرێمی کوردستان بەیەکەوە کاریگەری لەسەر تێڕوانینی ئەمریکا بەرامبەر بە عێراقیش دەبێت، یا چۆن دەکرێت ئەم دوو هاوکێشەیە بەیەکەوە لێک بدرێت و باسی لێوە بکرێت؟
ئەگەری هەیە بە شێوەی جیاواز سەیری بکەین ئەمەش لە کۆتاییدا دەکرێت ببێتە کێشە بەڵام دووپاتی دەکەمەوە هەڕەشەی سەرەکی ئێستا بۆ هەرێمی کوردستان و ناوچەکە چالاکیەکانی ئێرانە هەڕەشەکان کە ئەمریکا بەدی دەکات بۆ تەواوی ناوچەکە ئێرانە چۆن دەکرێت ئەمە ڕابگریت ئەمەش ڕادەگیرێت بە داخستنی چالاکیەکان و ڕێگریکردن لەو چالاکیانە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم سەقامگیریە بگەڕێتەوە ئاشتی بەرقەرار بێت سەقامگیری هەبێت هاوڵاتیانی ئێوە پارێزراو بن لە هەرێمی کوردستان. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز کەنێس تێمەرمان سیاسەتمەدار و لێکۆڵەر لە فۆلیریداوە لەگەڵ کوردستان 24 بوو.